کەماڵە هاریس لە یەکەم گەشتی دەرەوەیدا وەک جێگیری سەرۆکۆمار لەگەڵ بەرپرسان و سەرکردەی کۆمپانیەکان لە گواتیمالا مەکسیک قسە دەکات دەربارەی کێشەخۆڵەکان وەکو هەژاری و توندوتیژی کە داوکۆکیکارانی مافی کۆچبەران دەڵێن هۆکاری سەرەکیین بۆ ئەوەی هاوڵاتیانی ئەمریکای ناوەڕاست و ئەوانەی تر وڵاتانی خۆیان بەرەو ئەمریکا بەجێبهێڵن. گەشتەکە دوایەوە دێت کە بەڕێوەبەرێتی بایدن بە فەرمی کۆتایی بە ڕێبازێک هێنا کە داوای دەکرد پەناهخوازان لە مەکسیک چاوەڕێ بکەن، ڕێبازێک کە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەو کات لە ساڵی 2019 دایمەزراندبوو. ئەو ڕێبازە بوو هۆی گەڕانەوەی نزیکەی 7,000 کەس بۆ مەکسیک لەو 2 ساڵەی کە لە کاردا بوو. سەرنجی گشتی لەسەر سنووری باشووری ئەمریکا لەم هەفتانەی دوایەدا کەم بووەوە بەهۆیەوەی ژمارەی ئەو مناڵە بێسەرپەرستانەی کە لەلایەن پاسەوانانی سنوورەوە دەست بەسەر گیراون لە هەفتەی کۆتایی مانگی 3دا لە 5,700 مناڵەوە بۆ 677 مناڵ لە مانگی 5دا دەبەزی. هێشتا خەڵک بەردەوامن لە هەوڵدان بۆ پەڕینەوە. گۆمرەکەکانی وڵاتە یەکگرتووەکان و پاراستنی سنوور لە مانگی ئەپریل ڕایگەیاند کە ڕوبەڕووی نزیکەی 180,000 کەس بووێتەوە کە ئەوەش لە 3% فرەتر بووە تا لە مانگی 3 ساڵە 2021. لە ڕاپەرسیەکی NPR و ئیپسۆس یان سیستمی سەربەخۆیی دەنگدان لە کۆمەڵگا لە مانگی 4 لە 5 ئەمریکی کێشەی سنووریان بە کێشە و گرفت پیاناسە کرد. هەندێک لە ڕێبازەنەران دەڵێن وێرای سەپاندنی پاراستنی سنوور گرنگە سەیری ئەو بارودۆخانە بکرێت کە هانی ئەو کەسانە دەدات لە وڵاتانی سێگۆشەی باکوور لە ئەلسەلڤادۆر، گواتیمالا و هێندوراس کە ڕوو دەکەنە ئەمریکا. ئێمە باس لە ڕێگ و ڕیشەی هۆکاری کۆچکردن لە وڵاتانی سێگۆشەی باکوورەوە دەکەین. باس لەو هۆکارانە دەکەین کە ئایا خانەوادەکان لە بنەڕەتدا لە بەرچی منداڵەکانیان دەنێرن. کۆمارەکان ڕەخنەیان لە بەڕێوەبەرێتی بایدن گرت لەبارەی ڕێبازەکانی سنووریەوە بە تایبەتی هەڵگەڕانەوە لە هەندێک لە هەوڵەکانی سەردەمی ترامپ. ئەندامی کۆنگرێس ستیڤ سکالس لە مانگی ئاپریل وتبوو پێویستە جێگری سەرۆککۆمار هاریس بچێتە سەر سنوور و ئەمە بە چای خۆی ببینێت لەبەر ئەوەی دەشێت دواتر هانی سەرۆک بایدن بدات ڕێبازەکانی کە شکستی هێناوە پێچەوانە بکاتەوە. هاریس لە ڕۆژی دووشەممە لەگەڵ بارپرسانی گواتیمالا و سەرکردەی کۆمپانیەکان کۆبووەوە و ئەمڕۆ بەرەو مەکسیکۆ سیتی بەڕێ دەکەوێت بۆ کۆبوونەوە لەگەڵ کاربەدەستانی حکوومەت.